سڵاوتان لەبێ بینەرانی شارفرێس. ئێستا من لە بەردەم زانکۆی ڕاپەڕینم لە شاری ڕانیا. ئەمڕۆ ژمارەیەک مامۆستا و فەرمانبەری زانکۆی ڕاپەڕین وەک ناڕەزایەتیەک لە دژی دواکەوتنی موچەکانیان لێرە گربوونەتەوە. من دەمەوێت زانیاری زیاتر لە خۆیان وەربگرم، زانم هۆکاری گربوونەوەی ئەوان چیا و ناڕەزایەتی ئەوان چیا. سڵاو لێبێ مامۆستا. سپاس. ئێوە بۆ لێرە گربوونەتەوە گلەیتان چە داواکاریتان؟ ئەبزانام شتەکە بۆتە گشتی ئێمە هەموو مانگە دەبێت بەو شێوازە تقریبان ئێمە 4 ڕۆژە گربوونەوە دەکەین، کەس ناڵێ بۆچی لە بەرچیەوە لێرە وەستاون ئێوە پێویستان بە پارەیە نییە. تقریبان ئێمە هەموو مانگی 15 ڕۆژ لە دوای خەڵکی تر وەری دەگرین. ڕاستی نازانی چێ ساحەبی ئێرە، ئەگەر کەسێکی لێرە ساحەبی هەیە با پێمان بڵێ کاکە ئێوە کێشەتان چییە؟ بۆ نمونە ئێمە هەموو ماگی بۆ شێوە تقریبان سنووری زرد 15 ڕۆژ زووتر وەری دەگرێت، ئێمە تقریبان 15 ڕۆژ درەنگتر. هۆکارتی ئەوان زووتر موچەکانیان وەردەگرن؟ نازانین هۆکارەکە نازانین لەبەر چییە. ڕاستی یعنی هۆکارەکە دیار نییە. ئەگەر شتێک هەیە بیڵێن، ئەگەر نیشە نازانانی هۆکار چییە. سپاس بۆ تۆ. مامۆستا تۆ پێم بڵێ لەکەیەوە موچەکانتان وەرنەگرتووە؟ ئێمە لە هەژدەی مانجی دووەوە موچەکانمان با بڵێن وەرنەگرتووە. حەقی خۆی بوو بنمونە لە هەژدەی سێ وەکو 30 ڕۆژ جارێک موچە وەربگرین، بەڵام ئەمڕۆ 50 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە. تا ئێستا هیچ ئەمەلێک نییە بۆ وەرگرتنی موچەکانمان لەبەرەی ئێمە 4مین ڕۆژە دێینە سەر شەقامگرت بوونەوە ئەنجام دەدەین، بەڵام هیچ وەڵامێکی ئەرێنیمان لەلایەن لایانی پەیوەندیدار پێ نەگەیشتووە. بەڵێ بۆچی تۆ ڕەشبینی لەوەی کە پێت وایە موچەکانتان نادرێ هۆکار چییە؟ لە ڕاستیدا ئەمە بۆتە وڵاتی فەوزا، وڵاتێکی بێ سیستەم و بێ ئیدارەیە. تەنانەت ئێستا وای لێ هاتووە هەرچین و توێژێک ئەوەندەی دەستی بڕوا لە ڕێگەی بانکەکانەوە لە ڕێگەی با بڵین پەیوەندی شخصیەوە دەتوانێت موچەوەەر بێ. ئیدی وڵات بەم شێوازەی لێبێ ئەمە بێ ئیدارەیە، بێ دەسەڵاتیە، بێ سیستەم و بێ حکومڕانیە. بۆ ئێمە هیچ ئەمەلێک نییە لە ڕاستیدا. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ. مامۆستا گەر تۆ پێم بڵێ موچەی چەند مانگتان لای حکوومەتەوە بۆچی تاوەکو ئێستا پێی نەدا؟ سەرەتا بەخێراتتان دەکەین. دیارم کۆبوونەوە بۆ دابینکردنی شایستەدارایەکانی مامۆستایان و فەرمانبەران و سەرجەمتین و توێژەکانی کۆمەڵگەیە. بەتاکی دێمەوە 4مین ڕۆژە لێرە گربوونەوە دەکەین بە مەوەستی دابینکردنی موچەکانمان، بەڵام دیارە حکوومەت هیچ گوێ بەم داواکاریە نادا. بە هیوادارین ئەم شێوازە ڕاوەسانە لە بەردەم زانکۆ و شوێنە حکومیەکان بۆ مەوەستی بەدەستێنانی شایستەداریەکان بەردەوام بێت تا و کاتێک کە حکوومەت بە شێوازێک لە شێوازەکان دێتەوە هۆشخۆی وەڵامی داواکاریەکانمان بداتەوە. سپاس بۆ تۆ. بەڵێ بینەران هەروەک دەبینن ژمارەیەکی زۆر لە مامۆستا و فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین لێرە گربوونەتەوە، ئەوان داوای موچەکانیان دەکەن. من دەمەوێت لێ دوانی زیاتر وەربگرم. سڵاو لێبێ مامۆستا. پێم بڵێ دواکەوتنی موچەکانتان تا چەند کاریگەری لەسەر ژیانی مامۆستا و فەرمانبەرانی زانکۆ دەبێت؟ بە دڵنیاییەوە چکە هەرچی مامۆستا و فەرمانبەری زانکۆی هەیە، ئەی تۆ کاسبێک دەکەی، ئیشێک دەکەی، لە کۆتایی ئیشەکەدا تۆ شتێک وەردەگری، حەقی خۆت وەردەگری. لە کاتێکدا تۆ کاتەکەت ڕۆیشتووە ئێستا دەبێت مافەکەت وەربگری، کەواتە ئەوەی ئێستا کەمە چاوەڕێ دەکەن حەقی خۆمانەکە وەریگرین. کاریگەرێکی زۆری کردوت سەر هەر هەمووان، سەر مامۆستان، ئاسی زانستی مامۆستانی، خوێندکاران، بژێوی ژیانی فەرمانبەران بە کامڵی کاریگەریەکی زۆر خراپ مەزێشتووە. تۆ پێم بڵێ تا چەند کاریگەری لەسەر خوێندکاران کردووە؟ بێگومان کاریگەری زۆر کردووە، چکە ینی خوێندن ڕاوەستاوە. ینی ئەگەر هەیە کاتی تاقیکردنەوە ڕاستە، ئەگەر هەیە کە تاقیکردنەوەکان ڕاوەستێ دوا بکەێ بەڕاستی کە بۆ شێوێ بڕوە بە ئەکیدی دوا دەکەێت، چکە ینی چەند مانگێکەوە ئیشتە دووبارە دەبێت. ئەو ینی وەزارەت کە دەگاتە خوێندنی باڵا کە دەگاتە ئەو چینە ئێمە ینی مەعاشەکان دوا دەکەێت، بۆی بە ئەکید تەسیری زۆر دەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ. من دەمەوێت ئەم خاتونەش وەرگرم. سڵاو لێبێ. ئێوە ئەمڕۆ لێرە گربوونەتەوە گلەی ئێوە چێ داواکاریتان چییە؟ گلەی ئێمە ئەوەیە ئەمە فەرمانبەرین وەک فەرمانبەر ئەرکی خۆمان بچێ دێنین، بەڵام موچەمان لە کاتی خۆی نادرێتێ. ژیانمان هەموو پەکی کەوتووە لەسەر بێ موچەی. تا چەند کاریگەری لەسەر ژیانتان دروست؟ وەڵای زۆر کاریگەری دروست کردووە، نەک بۆ من، بۆ هەموو چین و توێژەکانی شەروایە. بڵێ لەکەیەوە موچەتان پێ نەدراوە؟ ماوەی چەند دەبێت؟ ئێستا مە لە مانگی 5 داین تا ئێستا موچەی مانگی 3 وەرنەگیراوە.
تۆ خۆت حساب کە ژیانی فەرمانبەرێک لەسەر موچەی بێ مانگەگە موچەی نێ ژیانی مانگ بە مانگ دوا دەکەوێ پەکی دەکەوێ بەڵێ زۆر سپاس بۆ تۆ بڵێ بینەران ئەو دیمەنانەی بینیتان دیمەنی گربوونەوەی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین بوو لە شاری ڕانیە و دیارە هەروەک خۆیان باسییان کرد ئەوان ماوەی چەند مانگێکە موچەکانیان دواکەوتو و داوا دەکەن کە لایانی پەیوەندیدار بێتە سەرخەت و لە کاتی خۆیدا موچەکانیان پێ بدرێت.